سڵاوتان لەبێ خۆشەویستان و عزیزان، منی بەلام زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتی و عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. دەمی ڕاپەڕینە، دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپەستی بژین. ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم ئێمە ڕاپەڕینمان بۆچی کرد؟ ڕاپەڕینمان بۆ ئەوە کرد تاوەکو بەپەستی نەژین، بەسستی نەژین. ئەی ژیانی ئێستامان چۆن دەگوزەرێ؟ ئایا ئاواتەکانی ڕاپەڕین هاتە دی؟ خەڵک لەو ڕاپەڕینەی ئەنجامیدا پەشیمانە یاخود نا؟ بۆچی پەشیمانە؟ ئێوە لەگەڵمان نابن، من سەرنجی بەشێک لە وڵاتیان وەردەگرم با بزانم بۆ چوونیان چییە لەسەر ڕاپەڕین. لەگەڵمان نابن. ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی؟ ئەو کە خەڵک دەیویست ناوەڕەن هاتێت. بەداخەوە بارودۆخی کوردستان زۆر خراپتر بووە. هەرتەوازەیی ماڵی کورد بە شێوەیە کە بەڕاستیەکەی یعنی لەدەست دەرچووە لەدەست. چەند ساڵە نەبدی ڕۆژێکی باش ببی، ڕۆژ لە دوو ڕۆژ قەیرانی خراپتر دێ. ئەدی ئەو سەددام هەژدی هەبوو ئەو خەڵکە ڕاپەڕی لە ناوی نەبرد. ئێستا خاڵ هەساکو باش دەبی. ئێستا ئەوە باشە بی ئەتو هەلێرە دانیشە باشە. دەپرسم میلەتی کورد بۆچی ڕاپەڕینی کرد؟ بۆ ئەوەی میحنێتەکانی ڕابردووی لەبیر بکە و میلەتی کوردیش وەکو هەموو گەلانی دنیا بە ئازادی و بە سەرفرازی ژیانی خۆی بەڕێ بکات. چون ئێمە زیاتر لە 100 ساڵە قوربانی دەدەین. ئێمە بێ خاک و بێ ئاڵا و بێ چەوچاوە بووین لەلایەن چەوسێنەرەکانەوە. بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیش بە هەموو پارتەکانەوە، بە ئیسلامی و بە عیلمانی و بە کۆمەنیستەکانیشەوە خەباتی شاخیان درێژە پێدا بۆ ئەوەی ئەو ڕۆژە بەرهەم بێ و بەرهەمیش هات بە خوێنی شەهیدان و بەهێز و بازووی میلەت و تەواوی خەڵقی کوردستان. ئامانجەکانی ڕاپەڕین چی بوو؟ ئامانجەکانی ڕاپەڕین خۆشگوزرانی و لە ژێر دەستەیی دەرچوون و دوجار خۆ بەڕێوەبردن و ئەو کاتە خۆشگوزرانیەکی تەواو بۆ گەلەکەمان. ئێستا خەڵک خۆشگوزەران دەژی؟ دەزانی من بەش بە حاڵی خۆم، من وەک پێشمەرگەیەکی دێرین کە تەمەنی خۆم بە شاخەوە سەرف کرد، بە بەرکی دڕا و بە پێڵاوی دڕا و بە نانی ڕق و بە گەرما و سەرما پێم وابێ ئەو کاتە باشتر بوو، ئەو کاتە خۆشتر بوو بۆ ئێمە. ئەو کات خۆشتر بوو لە ئێستا؟ بەڵێ، لەبەرەوەی ئێستا جیهان بووە بە گوندێک، تەکنەلۆژیا هەموو شتێکی تێکداوە. بەڕاستیەکە ئێمە نەمانتوانیوە وەک گەلانی تری دنیا تەکنەلۆژیا بەکاربێنین و ژیانیش فراهەمە، بەڵام دڵ ناخۆشە، چی لە ڕووی گوزرانە و چی لە ڕووی وڵاتانی ئیقلیمی کە دایم ئەم وڵاتە ئێمە موامەرەی لەسرە. یعنی تۆ نازانی چی کاتێک حەپەلوو شەکرەی، چی کاتێک تۆ داگیر دەکرێتەوە، چی کاتێک تۆ ژێردەستە دەبیتەوە. لەبەرەوە هێزەکانی کورد یەکگرتوونین، پەرتەوازەیی ماڵی کورد بە شێوەیە کە بەڕاستیەکەی یعنی لەدەست دەرچووە لەدەست. زۆر باشە. خۆت بەشداری ڕاپەڕینیت کردووە؟ بەڵێ. ئەگەر جارێکی دیکە ڕاپەڕین کورد پێویستی بە ڕاپەڕین بێت، ئامادەی ڕاپەڕین بکەی؟ وەڵا نازانم ڕاپەڕین لەگەڵتیا ئێمە ئەگەر حکومەتی عێراقی ئێستا و ئەگەر هەر وڵاتێکی تر هەر لایەنێک بیەوێ دەست درێژی بکاتە سەر خاکەکەمان، بێگومان ئێمەش وەکو گەلی ئۆکرانیا من بەش بە حاڵی خۆم قسە دەکەم، چون لە ڕابردوو بە خوێنی خۆم بە عارەقەی نێوچاوان هێناومە، مساومم لەسەر ڕۆژێ خەباتی خۆم نەکردووە. ئەم ڕۆژ لە بەرامبەر هەر هێرش و پەلامارێکدا من ئامادەم بەرگری لە خاک و ئاوی خۆم کەم، چون لەبەرەوەی ئەگەر خاکت نەبوو
ئەتۆ قیەمت نییە ئەگەر ئاڵات نەبوو ئەتۆ هیچ نیت اینجا خودداش ئەو خەڵقانەی خۆش دەوێ کە بەرگری لە خاک و ئاو و کەرامەت و شەرەف و ناموسی میلەتەکەیان دەکەن. بەڕاستی ئێمە ڕاپەڕین بەخۆشی بژین بە ئاشتی بژین لە بندستی ڕژێمێکی فاسد ڕژێمێکی حەزبی بەحەز بۆگەن ڕاپەڕینمان کرد و گەیشتینە ئەو ڕۆژێەوە تا ئێستا ئێوەش بە چای خۆتان دەبینن. زۆر باشە دەپرسم ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی ئەو کە خەڵک دەیویست ناوەڵە نهاتە دی ئەوەی ملت دەیویست ئەوەی فەقیر و هەژارەکە دەیویست نهاتە دی مالەسە. ئێوە چیتان دەویست؟ کورد چی دەویست لەو ڕاپەڕینە؟ کورد دەیویست هەموو پێکەوە بژین یەک بژین یەک بگرین بەس ئەو یەکگرتوویە نەبوو هەر کەس هەوریدا هەر کەس هەر حەزبێ هەوریدا بەڕاستی لە خۆی ڕاکێشێ لەبەوەی کە نەگەیشتینە ئامانج. زۆر باشە جاران ئەگەر کەسێک بیست بایە لەسەر دیوارێک لە شوێنێک بنووسێ بژی کوردستان یان ڕایەکی شخصی خۆی بیر و باوەڕێکی ئازادانەی خۆی دەربڕێت ڕەنگە تووشی سزا بایە پێ دوایە ئێستا و ئازادیە دوای ڕاپەڕین هاتە دی لەو شتەی کە ئێستا جەنابەت باست کرد گوتت خەڵکی جاحێل هەبوو گەنج هەبوو لەسەر دیواری دەینووسی بژی کوردستان پادال کاپ یانون کاپ یەک لەوانە ئەمن وەک پۆلیسی وەختی خۆی لە ساڵی 1970 کە بمە پۆلیس ساڵی هەشتایەکان 1970ەکان لە ناو بازار و لەکن ئەو بانقە و ئەویدیۆویدی دەنووسرا پادال کاپ یانون کاپ ئەوجە ئێمە سوبغمان لەکن بوو لە نەژەی ئەمرمان پێکرا بوو لە نەژەی ئەمرمان پێکرا بوو لەنووسی پادال کاپ یعنی پارتی دموکراتی کوردستان یانون کاپ یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە دەمانگۆ ئەمن 58 بووم 58 کەیفە تسمعني ئەجم 85 کوردن کاکە لەسەر دیواری بانقی نیشتیان پادال کاپ کاکە بڕۆ بسترەوە دەسترەوە ئەمە دەچوینە ئەو لاتر دەمانیسەوە پادال کاپ بە سوبغی خۆمان آخری دەنووسرا یانون کاپ دەچوین عینێن ئەویشمان دەستڕێەوە بە نەفسی دادەمگۆ 58 كيف تسمعني يجب يقول اسمعك جيد كاتبين بادال كاب كاتبين يانون كاب عينا دسوي دماسريوا يعني اوان كذا هات نوسيوا بس ما دماسرو دسوين دوله بوليسي نجدي هولير دينوسيوا كواتا ايوا وكاتي هستي كردايتي زور برزبو زوريش برزبو كلا بروي امل بردستيوان دمانتاني شلون دمان سوسينو شلون معاملان لقر داك لقى بوليس ويجي اخيري بينا وستان امن شان لقرمان هنا عربه شان هنا لنجدي لقرمان عندنا لنا نجدي هولير هاتن لقرمان دبنا ونما دتاني تبكين او هستي زارانت هي او هستد ماوا نعم نما بدو صوت حفتا 2000 نابه تقاعدي شرطه ما استفسار صار خدمت استفسار خدمت كرياتيبي سي من دار شتي بخود بخيران شو مريتي اما انا كاري تمثيلي وريكلم يكلم نبي تنيا هذا امر من لبرسان سباسي ملتي هولير دكم يا متي مدر او هولير جوانا اگر او كاراني خود يعني لبواري فيلما دراما كانزامي ددي اگر او نكي دمرم لبرسان حكمه عقايل منيا عقايل نخير بهيت شويك حكمت عقايد هنرمندان نيا هنرمن هيت فرقي نيا يستلتوابي نيا ليوابي هكذا إنسان ديو دروا تو خدمتك زورت بم ملتا كردوا بم قلا كردوا دبي أبجي بلى أمن زين زور دولة مندم شندي بلي هيتم بس هيش من بارمني بس حكمت يارمتي من هذا بس ملتم هي أما ملتك أمني خوي بوي دولة مندم خەڵک بۆچی ڕاپەڕینی ئەنجامدا و ئەنجامەکانی ڕاپەڕین چی بوون؟ ئامانجەکان چی بوون؟ چی هاتە دی؟ وەڵای ڕاپەڕین بریم ڕاپەڕینەکەەوە بۆ گوتمان لێگەڕێ ئیسراحەت دەکەینە خۆشی لە کۆر ڕژێمی بەحەز دەبینەوە بەڕاستی تێگە ئێستاش بەڕاستی لە وەزعی خراپ داینە بۆ ئێستا لە باردۆخێکی خراپ داین لەلایەکی قەیران لە دوو قەیران لەلایەکی قەیرانی بنزین لەلایەکی قەیرانی کارەبا لەلایەکی قەیرانی غازە لەلایە بێئیشیە دەفەرمولۆ بنزینی لۆ تەکسی دەبی بە 2 ساعات 3 ساعات ڕاوەستێتە بنزین بەبەردەکەوی تێگەیشتی برام ئەو وەزع نییە بەڕاستی
داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەن چارەسەرێک بە وەزعی بدۆزیتەوە. باشە من خەڵک هەبووە لێرە قسەم لەگەڵی کردووە دەڵێ ئێستا خەڵک بەس فێرە گلەیی بووە ئەگەنا خەڵک ژیانی چ عیبیتی لە خۆش گوزەران دەژیتن ئەخرەوانە بەخۆ عیبیانێ بەخۆ جیرفانیان پڕە پارەیان باش دێتە دەست ئەویانێ بەس کابراایکی فەقی سەیاق تەکسی عملە ئیشکار نییە بڕاب کەڕۆ لە زادەیە کابرای لە زیرامە لقمەی دەفرۆت گۆڕ ڕۆژ تا ئێوارێ با 6 یارم لقمە فرۆشتە کایشکا ئەرێ بە خودای زیرانمە دەیگۆ لە بازارش نیامەوە بە کرێژ دەچمەوە بە نەفەراتش دەچم بە نەفەرات دێمەوە 2-3 یاش لە بازاری دەخۆم دەرچیلۆ دەمیتۆ کا مەعاش هەر مەعاش هەر نییە کا ماش نییە ناوەڵە کاوە بۆ چەنی ماگە کا مەحاش باش ئەو بارودۆخە چۆن چاک دەبی والله بالله دەبرێم بە تەمای خوای ئینشاڵە چا دەبی ئارێ وەڵا هەر بە تەمای خوای باشە خەڵک جاران ئەگەر گلەیی کردبایە ڕاپەڕینی کردبایە دەگوت ئەوە دەسەڵاتەکە ئیبعسە کورد نییە بەڵام خۆ ئێستا دەسەڵاتی خۆمانە کووردە بۆچی خەڵک بەو شێوێ دەژی چ بکەین کاکە والله هەندی هاواری خوای دەکەین چ بکەین ئینشاڵە باشی دەڕوە ئینشاڵە ئەو مەسوولانە بڕک بە خۆ دادێنەوە پێت وایە باش دەبی بە خودای زەحمەتە بەس بە تەمای خوای گەورە ئینشاڵە مەسوولانە بڕک بە خۆ دادێنەوە بۆچی دەڵێ زەحمەتە زەحمەتە کاکە والله چەند سارە نەمدی ڕۆژێکی باش ببی ڕۆژ لە دوو ڕۆژ قەیرانی خراپتر دێ یعنی ئەو کوێندە کوردیە بەسەرمان دەسەسپێ کە دەڵێ سار بەسار خۆزکەم بەپارێ وڵای سار بەسا خراتر دەبی نە کارەبات باش دەبی نە بەنزینت باش دەبی نە نەفت زستان خەلات هاوین داهات هاوین ئێ بەخوای نەفت نەدرێ کا نەفت بەخوای ناوەڵات هەیە وەری نەگرتە تا ئانەش وەری نەگرتە نا بە خودای هاوینێ وەردەگری ئاینێ لۆ سارشکە ئاینێ وەردەگری لۆ سارشکە ئێ کاکە ڕوحەکەم ئینشاڵڵا چادەبی ئینشاڵڵا مەسوولانە بڕک بە خۆ دادێنەوە قەیا و قەیرانە دوو قەیرانە بڕک چارەسەرەکەن دەفەرمە ئەو مۆلانە بڕۆ ڕۆژ بە ڕۆژ ئەرزاقی گران دەکەن دەبڕۆ کاکە لێ پێچینیان لەگەڵکەن دەستیان ببڕن باش ئێستا باسی خواردنت کرد بە تایبەتی لەسەر خۆراک کە لە ئێستادا خۆراک گران بووە لەسەر هاوڵاتیان خەڵک زۆر گلەی دەکاتن بۆچی بەم شێوەیە گەیشتین بۆچی ئێمە ناتوانین لە ناوخۆ شت دروست بکەین کاکە ئەو مۆلانە شێری مەسوولەکانی کار بەدەستەکانی هیچ خۆی فەقیری نییە فەقیری نا بە خودای فەقیرین هەموو هیوانە ئێ باشە ئیوانە بۆ بخۆیان لە ناوخۆ کارگە دروست ناکەن بۆ ئەوی بەنمونە زەید بەرهەم بێنن ڕوون بەرهەم بێنن برنج بەرهەم بێنن کاکە چ بکەین بە تەمای خۆیشە وڵا کا چ دیارنی بەرەو چاک بی بەس ئینشاڵڵا چا دەبی ئینشاڵڵا ئینشاڵڵا بزانە بە بێ ئومێدی وا دەڵێن بە خودای هەر وڵای بێ ئومێدم بەس بە تەمای خوای گەورە هەر هاواری خوایکەین بە تەمای خوای بەخوای ئەگەر ڕاپەڕینیش نەکرابە ئێستا ئەو ڕۆژەمان لۆ بۆ دروست نەدەبوو وایە چونکە ڕاپەڕین زۆربەی یعنی بەرهەمی ڕاپەڕین ئێستاژ ئەمە دەیخۆی یعنی ئەگەر ڕاپەڕین نەکرابە هەتا ئێستاکەش لەعنێ ئەو هەولێرەوە خۆش نەدەبوو ئەو سلێمانی ئەوها خۆش نەدەبوو بەس ئێستا کە ئەو ڕاپەڕی نەکرا بەرهەمی ئەو کاتیەوە ئەمە دەیخۆین و ئینشاڵڵا هەر بەسەر بەرزی و هەر بەسەر فرازیش دەیخۆین زۆر باشە جاران تشتێک نەبوو کە ڕاپەڕین ئەنجام درا ئیترە شتە هاتە دی لای ڕاپەڕین لە بۆی کرا کە ژیان خۆش بی سەر بەخۆی بی بە ئیسراعاتی بژی و لۆندی کرا ئێستا خۆش دەژی و بە ئیسراعات دەژی وەڵڵاهی برێم چ باشە و خراپە وایە وا دەبینن باشە دەڵێ ڕاپەڕین بۆ کرا خەڵک خۆش بژی ئێستا خەڵک خۆش دەژی بەخوای ئەگەر تو تەمەشای خەرچی بکەی ئەرێ وەڵە لە خوای بە زیاد بی خەرک خۆش دەژی عیبی نییە ئەگەر تو تەمەنا ئەوە بکەی ئەمە لەوانێ درم هەزار شتی تێدابی ئەگەر بمێ هەمووی جێبەجێ بکرێ بە حیاتیەوە جێبەجێ ناکرێ بەس لە خوای بە زیادبی چانیە کوردستانێکی ئازادمانەوە خۆش دەژی لە خوای بە زیادبی و خاوەنی کوردستانی خۆمانی و حکوومەتی خۆمان هەیە ئێ لە خوای بە زیادبی هەر ئەوەندەش دەکرێت ئەدی چیکە بکەی بە قورئان هەر ئەوەندە بەڕێی من هەر ئەوەندە دەکرێت چیکە بکەین نازەم وەڵڵاهی ئێستا خەڵک گلەیەوە دەکات دەڵێت موچەکەم بە چ ڕۆژ جارێک بە نزیک 50 ڕۆژ جارێک پێ دەدرێ ینی کرێی خانوم لەسەر زۆرە زروفەکە والی هاتووە بارگوزەرانی هاوڵاتیان خزمەت گوزاریان وەکو پێویست نییە خەڵک گلەی ئەوە دەکا تۆ پێ دوایە ئەو گلەیانەی هاوڵاتیان دەیکەن لە جێی خۆیتی بەخوای گلەیەکان ڕاستە بەس بەنسبەتە من ئەمن وەڵاهی لە بۆ من ئەمن مارم لە دەشتەیە بەنسبەتە من وەڵاهی هیچ عیبی نییە ئێستاکە ئەو جەندۆ هەندێک کەسیش هەیە لەوانەیە ڕاستە هەندێک گلەی هەر هەیە و برەی درت ئەگەر هەرچەند خۆش بی گلەی هەر دەکەی ئێستا ئەگەر ئەمن ڕۆژە یەکترە لە پارەم لە بۆ بینن هێشتا دەرێم کەمە بابێ بەنسبەتە من وەڵاهی عیبی نییە لە خوای بەزاد کاسبی خۆمان دەکەی و کاسبی ئەوڕۆ بە عرار و زەرار بکەی کورە ئەلحەمدوللیلا لە خوای بەزیادی پارە نانە هەر دەبی خوا بداتێ بخۆی باشە خۆ خەڵکی دیکەش کە دەوامەکەی دەکات داوامەکەی بەڕێک و پێچی ئەنجام دەدا خۆ ئەویش پارەکەی هەر حەڵاڵە بەڵام ئەو بۆ گلەی دەکات تۆ لە تێڕوانینی تۆ بۆچی وایە ینی بۆچی خەڵک
کاتێک دەڵێ ئەوە خەریکە لە نێو زڵدا دەخینچێن ئەوە خەریکە لە بێ موسەیە ینی دەمرین ئەوە لە بێ نەفتیا لە زستانە هاواریان ئەنوت ڕق دەبینەوە خەڵک بۆ ئەم قسانە دەکات بۆچی وا دەڵێتن ئەگەر لە واقعی ژیانیدا نەبێت بەخوای ئەو جاگەر لە واقعی ژیانیش دابی ئەتو دەتوانی ئێستاکە لە زۆر های کەسینا ئەو بازاڕی بپرسی یعنی قلقل معاناتیان وەربگری ئەمن بەڕای خۆم و بە نسبەتە خۆم لەخوای بەزیاد هیچ عیب من ناتوانم بمەی هەموو کەسەچش برێم ئەتو ئەوهای ئەتو معاشنیا چونکە من لۆ خۆم دەژیم ئینشاءالله خەرچش هەمووی بەسەر بەرز و بەسەر فرازی دەژیم ناتوانم معاناتی هەموو کەسەی ئەمن دابی بکەم لێ قسەی ئەلێرکانە پێت برێم وەڵی خەرک ئەوهایە ناتانم چونکە من لە دەشتێمە وەچ کابراای بەیەک بەخۆم عیبم نییە لەخوای بەزیاد بێ دەپرسم خەڵک پێشتر بۆ ئەوە ڕاپەڕینی کرد کە بە ئازادی قسە بکات و هەرچی لە ناخیدا هەیە بیڵێت پێ دوایە ئێستا خەڵک بە ئازادی قسە دەکات و هەرچی لە دڵی دابێ دەیڵێ بەخوای ئەوەی لە دری دابی ئەرێ وەڵڵا بە ئازادی قسەی دەکەی ئینشاءالله هەر ئەی قابلە چیادی ڕێی خۆت دەربڕەوە بە ئازادی خۆ قابل هەرەوە لە تێڕوانی چۆنە سەبارەت بەو سەبارەت بەوەی کە خەڵک بەوە ڕاپەڕینی کرد کە بە ئازادی قسە بکە ئەوەی لە ناخیتیدا بیڵێ وەڵای هەندێک دەیکە هەندێک نایکە دیارە هۆیە چییە و هەمووشمان دەزانێرەوەندێ هۆیەکە چیە وەڵای هۆیەکێ هەیە دەترسێ و هەیە و نازان برێم چ هەیە دەترسێ لەوانەش هەیە بترسێ زۆر باشە دێمەوە لای تو جاران کە یەکێک لە گوندی خەریکی کشت و کاڵ بایە حکوومەت هاوکاری دەکرد یارمەتی دەدا ئێستا ئەو یارمەتی و هاوکاریە ماوە بەخوای ئێستاکە لەوانەیە کەمتربی بە جێرەی معاناتەکەی کوردستان و خەرچی و بەس ئیشاءالله هاوکاریش دەکاتن و عیبی نەبووە تا عەدەکی چاک حکومەت پارپشتی هەمووە مە بەستا بە خۆمان فەلاعین وایە حکومەتە تا عەدەکی چاک پارپشتیمان دەکات و لە زۆرە هەر شتی ئەو خۆ حکومەتیش پێی ناکرێت و بێی برێ کاکە من مانجێ دەفتەرەکەم دێ حکومەت لە چێ پێی دەکرێت ئەوە لۆ بکات مانجێ دەفتەرەکەت بداتی مانجێ دەفتەرەکەم دێ بە قورئان ناوەڵا کەس وەی نەگوتی بەس ئەخر ئەوەش ناکرێت و برێ هەر شتێک بوو غاردێ سەر حکومەتی برێ وەڵی کاکە خەتای حکومەتیە نا ئەگەر ئێستاکان لەخوای بەزیاد و کورە چانیا ئاو هەوایەکەی خۆمانە لەخوای بەزیاد و حکومەتی خۆمانە بە ئاشتی و تەبایی دەژین ئێ کورە لەخوای بەزای تەمای چیکەمان هەبێت ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی ئەو کە خەڵک دەیویست ناوەڵە نهاتێت بەداخەوە بارودۆخی کوردستان زۆر خراپتر بووە هەرتەوازەیی ماڵی کورد بە شێوەیە کە بەڕاستیەکەی یعنی لە دەست دەرچووە لە دەست چەند ساڵە نەبدی ڕۆژێکی باش ببی ڕۆژ لە دوو ڕۆژ قەیرانی خراپتر دێ ئەدی ئەو سەددامە هەژدی هەیە هەبوو ئەو خەلکە ڕاپەڕی لە ناوی نەبرد ئێتە خاڵ هەست و باش دەبی ئێستا ئەوە باشە بی ئەتو هەلێرە دانیشە باشە سیوەک ساڵ پێش ئێستا خەڵک ڕاپەڕینی ئەنجامدا بە بڕوای تو کورد بۆچی ڕاپەڕینی ئەنجامدا طبعا بوونی زولمی زۆر و نادادی دەبێتەوە هۆکاری ئەوەی کە گەڵەکان بە ئاگا بێنەوە گەڵی کوردیش دوای ئەو هەموو سیستەمەی کە لێکرا بە ئاگا هاتەوە ڕاپەڕینی کرد و مای بەدەستێنانی ئازادی بۆ گەڵی کوردستان و سپاس بۆخوا بەشەکی باشمان هێنا لە چەند ساڵی داهاتوو بە بەدەستگرتنی حکومڕانێتی لەلایەن جیلێکی نوێوە باشتر ئامانجی ڕاپەڕینی ڕابردوو لە داهاتوودا ئامانجەکانی ڕاپەڕین چی بوو بۆم بژمێرە بەشێک لە ئامانجەکان چی بوو کە هاتە دی بە تاکید یەکێکەوە ئازادیانێک کە کوردستان لەسەر نەخشەی جیهاندا هەیە ئەوە گرنگترین ئامانجە بەڵام دوای هەموو شۆڕشەکان ئەم حکومڕانەی کە ئێستا هەیە بەداخەوە نەدادپەروەرە و لە داهاتوودا جلی نوێ دێ حکومڕانی ئەم وڵاتە دەکات بە شێوازی زۆر باشتر ئامانجەکانی ڕابردوو بەدەستێنیتەوە یەکێک لە دروشمەکانی ڕاپەڕینەوە بوو کە خەڵک دەیگوتەوە دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتا کەی بەسستی و بەپەستی بژین وایە ئێستا خەڵک بەسستی و بەپەستی دەژی بە تاکید بەهۆی ئەو سیستەمە سیاسی کە بەسەر هەرێمی کوردستان کەمینەیەکی سیاسی و کەمینەیەکی خەڵکە کەمینەیە پاڵپشتی و سیاسیانە دەکات بەداخەوە بارودۆخی کوردستان زۆر خراپتر بووە بە هیچ شێوەیەک جێگای قبول نییە بەرمیلی نەفت 20 دلار بێ بارودۆخی وەکەوە بکە ئێستا 120 دلار 130 دلارە ئەم هۆکارانە وا دەکەن کە خەڵکەکە زیاتر گوڕوتین بگرێتە بەر بۆ داهاتوو ولا ئایندەشدا ئینشاءالله دڵنیا بەلەوەی کە ئەم دەسەڵاتە دەگۆڕێ و خەڵکەکی باشیش لێتە سەر شەقام کە ڕووداوە گەورەکان لە دنیاە کەس تەوەقعی ناکات لە چ کات و لە چ وەختێکدا ڕوودەدات.
تۆ پێت وایە گۆڕانکاری بەسەر بارودۆخی ژیان و گوزەرانی هاوڵاتیان دادێ لە ئایندەدا؟ بە تەکید بوونی هێزی سیاسی ڕازگۆ لە داهاتوو لەگەڵ خەڵکی خۆی کە ماوەی چەند ساڵێکە هێزێکی دوێ سیاسی دروست بووە بەردەوام بی لەسەر ئەو ڕێزکە ڕازگۆی خۆی دڵنیامە خەڵک ڕووی تێدەکات و ڕازگۆ دەبی. ئەمە یەک کێشەمان هەیە، سیاسی ڕازگۆمان نییە. سیاسی ڕازگۆکانمان بەردەوام بن، خەڵک بە شێوەیەکی زۆرینە پاڵپشتی دەکەن و دەبێتە هۆی گۆڕانکاری گەورە. بەشێک لە سیاسەکانیش کە هەتا هاتنە ناو خەڵک و بۆ نمونە هەردەیان وت ئێمە لەگەڵ خەڵچین، ئەو سیاسانەی کە تۆش ناویان دەبەی بەوەی کەوا ڕازگۆنینە لەگەڵ میلەتە خۆ لە ڕابردووە لەگەڵ میلەتا بوون، بەڵام بۆچی وا گۆڕان، بۆچی گۆڕانکاریان بەسەردات؟ پێت وانە ئەوانەی کە لە نوێشەوە دروست بوون گۆڕانکاریان بەسەردا بێت؟ بەڵێ تەبعاً یعنی بە بەرەپشتنی کۆمەلگا گۆڕانکاری بەسەر سیاسەکانیشمان دادێ. ئێستا بە نمونە سیاسی هەیە، ئەگەر قسە بکە بڵێ کاکە فلانە کارە دەکەم، ئەگەر نەکا لایانی کەم لە ڕووی میدیاییەوە خوا خەڵک لە واقع دەزانێ خوانە خواستە، ینی ئەمە درۆکی زەخ کردوێتی. بۆیە ئەو سیاسیانەی کە نوێنێ ئێستا لە گۆڕپانی سیاسی ئاگان لە زمانی خۆیانە کە چ دەڵێن و چ ناڵێن. هەر بۆ نمونە لەسەر یەک لە نمونونەکان وەزیری سامانە سروشتەکان باسی نەفت و ها دەستمە هەموو ماڵەکان و ئەوانە یەک دوو ماڵی کرد. باقی دیکە ئەو کاردانەوەی کە لە ڕۆی سوشال میدیاوە لەسەر جێبەجێ بوو، یعنی کاردانەوە کە بە قوتر بوو، یعنی بە زۆری بەسەرداشکاوە. بۆیە لە داهاتوو سیاسەکانمان دەبێت چاویان لە زمانی خۆیان بێ کە چ دەڵێن، چکە خەڵک لە ئێستادا وشیارە. زۆر باشە. کۆتا پرسیارمەوەی بە کورتی پێم خەڵک دەبێت چی بکات؟ بەڵێ تەبعاً خەڵک دەبێت پاڵپشتی هێزێکی سیاسی ڕازگۆ بێ و ئەمە لە دەست نەدا و ئیشاڵا لە داهاتوودا هێزی سیاسی نوێ بە قوتر دەبێ و لە داهاتوودا ئیشاڵا خوای گەورە ئەم ملەتە کە ڕازگۆیە و باشەی کە کووردە هیچ گەلێک هەندی کورد باش نییە، بەڵام بەداخەوە سیاسێکی ڕازگۆ هەتا کوی ئێستا یعنی بە مطلقی دروست نبووە لە داهاتوودا زیاتر خۆیان دەسەلمێنن، دڵیان بە سەرکەوتنی گەورە بەدەستدێنن و خەڵکیش پشتیوانیان دەکات. لەوە خۆشتر ئەڵانەکە بڕۆ هەتاچینە زاخۆیە کەس دارێمات دەچێت، هەتاچینە سولەیمانی، هەتاچینە هەموو مەتقی کوردستان وەنیە. ئاماجەکانی ڕاپەڕین چی بوو؟ یعنی بەس تەنها بۆ خۆشی ژیان بوو؟ وەڵای دێ هەلەوە ژیانی ئینشاءڵڵا و لە بۆ هەموو شتێکیاکە خۆشی بل هەموو لایەک. جاران ئێوە گەر بتانویستبایە بە ئازادی قسە بکەن، حکوومەتی عراقی ڕێگر بوو ئەو حکوومەتەی کە جاران هەبوو بەێ هەر چادێڵێ شایدێ بە دەبابە وە نەبوو. ئێستا خەڵک بە ئازادی قسە دەکەن. ئەرێ وەڵڵا بە ئازادیە نەورۆز دە 4 ڕۆژ پێشتر هەموو دەبە دەبابە وە نەبوو، دەوڵەی شاری وە نەبوو. ئەمە تەمەنم بچووکە ڕەنگە ڕاپەڕینم نەدیتووە. من هەموو دیتیە ڕاپەڕینی دیتە بەشداریشت کردیا. وەڵای هەموو نزمەکمان دیتیە، ناخۆشین دیتیە، مەهاجیراتیمان دیتیە و هەمەلیادە لێرە نمای وە نەبوو. ئەلحەمدولیا لەعنەکە باشە، زۆر باشە. ژیان پێش ڕاپەڕین خۆشتر بیان دوای ڕاپەڕین؟ واللهی ئەگەر ڕاستیت بێ ئەلعان ئەگەر ئەوەی بی هیچ عیبی نییە ئەگەر خۆشی بی وەیە تواناری خۆشی ئێستا بەرێ وەڵڵا لە خۆشیە. خەڵک بۆچی ڕاپەڕینی ئەنجامدا؟ بۆ سەرکەوتن بۆچی ئەو کاتی کە خەڵک چۆن دەژیا ئێستا خەڵک چۆن دەژی؟ ئەو زمانی عالم سەربەست بوو، نانیش نەبوو. ئەلعان نا ئەلعانەکە دوو عیزبی بارادەستا لەسەرن لێ ناگەڕێ کەس چ بخۆ. خەڵک ئێستا برسیە؟ کوڕارێ وەڵا برسەدی ئەو عالمێ بینی هەم برسی نییە لە برسان هادێت تێرەها. ئەم تازەیەکەکەم دوان دەڵێ خەڵک ئێستا خۆش دەژی و بە کەیفی خۆیتی و بە کەیفی خۆی دیوە بە کەیفی خۆی بەرامی برسیە درەکەی مرتاع نییە. پێش ڕاپەڕین خۆشتر بیانی ئێستا؟ پێش ڕاپەڕین کو خۆشترنەوە. خۆشتر بوو پێپەڕی خۆشتر بوو؟ ئەرێوەلا بە هەوەست بوو. ئەمە پێشمەرگە بوون لە شاخی هاتینە خوارێ هەر دنیا خۆش باش بوو. ئەو کوشتنی شەو بەراوە نەبوو. بۆچی ئێستا نەبوو؟ نا ئێستا عالم کاکە بەسجی برسی چ بکە؟ هەر ئەوەندێ چی دی
ئێ باشە خۆی ئێستا دەسەڵاتەکە کووردە ئەوەی کە حکووم کووردە قەیرێ ما کوردە کوردیە کوژی چییە؟ ئەدی نابی باش بی لەگەڵ ئەو میلەتەی جا ما بەم تو باشە بی دەنگۆ هەموو باش بنە تا ئەویشی باش بی وەنیە؟ خەڵک باش نییە پێت وایە؟ ئەما باش نینە ئەگە باش بان چاکە بوو ئەدی ئەو سەددامە هەژدی هەیە هەبوو ئەو خەلکە ڕاپەڕی لە ناوی نەبرد ئێتەخەڵ هەساک و باش دەبی ئێستا ئەوە باشە بی ئەتو هەلێرە دانیشە باشە بی ئامانجیمە ئەوە بوو ئێمە تەمان ئەمن یەک بخۆم ئەوانە تەمەنی منیشن ئێش و ئازارێکی زۆرمان بەدەست حکوومەتی بەحسەوە دیت سەربازی و کوشتن و بڕین و تیرۆر و ئەنفال و چیمیا بارانکردن یعنی کۆمەرێک ئەسبابی محەن بوو کە وای لە خەڵک کرد کە هەر بستی ئەو ئینتیفازە بکات دەژی حکوومەتی بەحسەوە ئیشا الحەمدوللا شتوانیمان سەرکەوین بەسەردا بەبارون بەدەری شار بەدەریان ئامانجەکانتان هاتە دی ئامانجەکان بەڵێ سەرەت هاتە دی ئێستا شاتە دی سوپاس بۆخوا ئێمە لە ئێستادا ئەو ئازادی ئێستا من بۆ نمونە من شخصی قسە لەسەر خۆم دەکەم ئەو ئازادی ئێستا من تێدا دەژیم لە هەموو ژیانم نەمدیتیان ئەگەر ئێمە کە باز لە ڕاپەڕین دەکەین ئازادی کە ئینتیفازەمان کرد یەکەم هۆکار ئێمە ئازاد بین تەمان کەس ئازاد نەبوو ئێستا ئەو ئازادی ئێستا ئەمە تێدانا ڕاتێبی هەموو دنیا دێنێت چونکە لە هەر شوێن و جێگا و وڵات و شارێک ئەگەر ئازادی نەبوو ئیدی با ملیار لێربی با تاجێ بێت سوودی نابی ئەی بۆچی هەل لە نێو ئەو بەرنمەیە ئەمڕۆ کە هاتم بەرنامە بکەم لەسەر یادی ڕاپەڕین خەڵک هەبوو دەیگوت هەناوم پڕە ناخم پڕە بەڵام ناتوانم هەموو شتێک بڵێم خەڵک بۆ ناتوانێت بە ئازادی ئەوەی لە ناخیتی بیڵێت بەحەکسەوە بە پێچەوانەوە ئەوڕۆ خەڵک زۆر ئازادە خەڵک ئەو ئازادی ئێستا ئەمەدەدا دەژین بەڕاستی بەرخەرارە ئەو خەڵکەی بەڕێی خۆم ئەو خەڵکەی وا دەرێ پەیوەماندی نەبووە وەکو ئەوە وایە بێتە سەر سفرە من ئێستا بەو هەولێرە بەو نیشتیمانە بۆ خواکەوەماندی بوومە ئارەکەم ڕێشتە خینم لە پێناو ئازادی ئەمڕۆ ڕێشتیا هیچ کاتێک ئەو قسەیە ناکەم لەوانەیە مەحاناتە بی بەڕێی گلەیی هەیە بەڵام لەخوا بەزیاد بێ ئەو حکوومەتی ئێستاکە ئەو گلەیانەی تو چییە ئێستا من بخۆم دەرم ئەو گلەیە هەندێک گلەی برێونێرابی لەوانەیە خەڵکی تا حدەک با پێت برم لەوانەیە خەڵکمان هەبی نابەرپرس لەوانەیە خەڵکمان هەبی یعنی کوڕەجاش بووبی خەڵکمانەیە ئێستا لەوانەیە تا حدەک نیمچە بەرپرسیارەتەشی بەدەستی کاتیا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو ئازادی ئێستا من تێدا ئەمە بە هەموو دنیای ناگۆڕمەوە ئەو کەسەشی کە زۆر گلەی لە حکوومەت دەکا بتەنج و توانە و ڕخنە دەگری ڕخنەکەشی ئەگەر بنیاد نەروی هێشتا قەیناکە بەڵام ڕوخێنەرە ئێمە کە تەماشا دەکەی بۆ ئازادیە ئیدی بە هەموو دنیای ناگۆڕمەوە ئامانجەکانی ڕاپەڕین هاتە دی ئەو کە خەڵک دەیویست ناوەڵە نهاتێت بەداخەوە بارودۆخی کوردستان زۆر خراپتر بووە هەرتەوازەیی ماڵی کورد بە شێوەیە کە بەڕاستیەکەی یعنی لە دەست دەرچووە لە دەست چەند سارە نەمدی ڕۆژێکی باش بووی ڕۆژ لە دوو ڕۆژ قەیرانی خراپتر دێ ئەدی ئەو سەددامە هەژدی هەیە هەبوو ئەو خەلکە ڕاپەڕی لە ناوی نەبرد ئێتەخەڵ هەساک و باش دەبی ئێستا ئەوە باشە بی ئەتو هەلێرە دانیشە باشە بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنجی بەشێک وڵاتیان لەسەر یادی ڕاپەڕین بەشێک لە وڵاتیان گوتیان سوپاس بۆ خوای گەورە لە سایک ڕاپەڕین ئێستا ئێمە خۆش گوزەران دەژین و ژیانمان زۆر خۆشە و بە ئازادی هەرچی بمانەوێ دەتوانین بڵێن بەشێکی دیکەش لە وڵاتیان گوتیان ئێمە ڕاپەڕینمان ئەنجامدا بەشدار بووین لە ڕاپەڕینیش بەڵام ناوێرین ئەوەی لە ناخماندا هەیە بڵێن بەشێکی دیکەش دەیان ناڵاند بە دەستی برسێتیەوە و دەیان گوت لە برسان خەریکە کۆتایی بە ژیانی خۆمان دێنین دەپرسم لە ئێوەی بینەریش ئایا دەستکەوتەکانی ڕاپەڕین چی بوون و ئامانجەکان هات نەدی تاتەوەرێکی دیکە هەمووتان سپاس دەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ